بەهۆی کەمتەرخەمی و لاوازی حکومەتی هەرێمی کوردستان و کوالیتی کۆنتڕۆڵ و چاودێری بازاڕ و هاتنە ناوەی ژمارەیەکی زۆر کاڵا و شتومەکی کوالیتی نزم و هەوڵدان بۆ ساختنەوەی لە ڕێگەی ڕیکلامی ساختەوە زیانێکی زۆری تەندروستی و مادی بەر هاوڵاتیان کەوتووە. لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری پەیامێکی دڵسۆزانەی ئاڕاستەی میدیا و بازرگانەکان کرد. پسپۆرێکی خۆراک دەڵێت لەگەڵ بوونی کاڵا و شتومەکی خراپ و بێکوالیتی لە بازاڕەکاندا و ڕیکلامکردن بۆیان ئەم پەیامی مامۆستا عەلی باپیر لەم ئانوساتەدا زۆر گرینگە و لە دڵسۆزیەوە بۆ خەڵک سەرچاوەی گرتووە. سەرەتا دەستخۆشی لە مامۆستا عەلی باپیر دەکەم. بڕیارێکی دروستیەوە، بڕیارێکی وجدانیانەیە. هەرچەنە پێشتر من هەروەکو خۆم ساڵی 2016 بە نووسای ڕسمی داوام کرد کە لە حکومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی لە پارێزگای سلێمانی سەرجەم دەستگا ڕاگەاندنەکان داوایان لێ بکرێت کە ئەو کاڵانە کە ڕێکلامی بۆ بکرێت ڕەزامەندی هەبێت و دڵنیا بنەوەی کە ئەو کاڵانە تەندروستە، بەڵام بەداخۆ نەخرایە جێبەجێکردنەوە. بەڵام ئەمەی کە دوێنە بینیم مامۆستا عەلی باپیر لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوی کردو جێگەی دەستخۆشیە. هیوادارم ئەگەر ئێوە وەکو یەکەم دەستگا بن یان وەکو یەکەم ڕاگەیاندن بن کار لەسەرەوە بکەن، کەناڵەکانی تر دەستگاکانی تر یان تۆڕە کۆمەڵاتەکان بە شێوەی گشتی چاولەوە بکەن، چونکە بەداخۆ خۆمانە بینین زۆر کاڵایە کە ئەو شتەی کە بانگەشەی بۆ کرێت پێکاتەکەی وە نییە. بەداخەوە لە ماوەی ڕابردووە چەندین کاڵا هەبووە کە ڕیکلامی بۆ کراوە و کوالیتی نەبووە، ئەوەی کە لە بانگەشەکە باس کراوە بەعکسەوە پێچەوانەکەی ڕاست بووە. ئەمەش کە کاریگەری بۆ لەسەر تەندروستی و هاوڵاتیانی کە بەکاریانەوە. بەداخۆ ئێمە هاوڵاتیان احتیماتێکی زۆریان لەسەر ڕاگەاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانە سەیریەکەن بینەریە بن. تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو چۆن لە ماوەی ڕابردوودا خۆی لە ڕیکلامی بێکوالیتی و ساختە پاراستووە، دڵنیاییش دەدەن لە داهاتوو لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بن. جەنابی مامۆستا عەلی باپیر وەکو پەیامێکی بەپەرۆشانە بۆ دین و ژینی میلەتەکەمان و پەیامێکی دڵسۆزانە بۆ هەموو لایەک پەیامی بڵاو کردوتەوە تایبەت بە هەم میدیاکانی هەرێمی کوردستان هەم بازرگانەکانی هەرێمی کوردستان کە تایە داوا لە میدیاکانی هەرێمی کوردستانەکە بە تۆڕی میدیایی کۆمەڵیشەوە کە نەبنە سەکۆیەک بۆ بانگەشەکردن بۆ کۆمەڵێک کاڵا کە بێکوالتین و مەترسیان لەسەر ژیانی خەڵک هەیە و ئەبنە مایەی زەرەر و زیان بۆ خەڵک. ئێمە وەکو تۆڕی میدیایی کۆمەڵ خۆمان چۆن لە ڕابردووە پابند بووین بە ئەو ڕیکلامانی کە کردومانەتەوە هەوڵمان داوە ئەو سنوورانی کە سنووری شەرعی و سنووری کوالیتیەتە بپارێزین بە هەمان شێوە لە داهاتوش لەژێر ڕۆشنایی پەیامەکەی مامۆستا عەلی باپیرە پابندی زیاترمان ئەبێ و داواکاریشین هەر لەو ڕوانگەیەوە میدیاکانی تریش لە هەرێمی کوردستانە بە پەرۆشانە و دڵسۆزانە پابند بن بەوەی کە نەبنە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی ڕیکلامێک کە بۆ کاڵایەک بێ کە کوالەتێکی وەکو پێویست نەبێ و هەروەکو مامۆستاش لە پەیامەکەی خۆیان ئاماژەی پێیاوە بازرگانەکانیش دەبێت لە ئاستی بەرپرسیارەتیا بن لەوەی کە کاڵا و شمەکێک هاوردە نەکەن بۆ هەرێمی کوردستان کە بێتە مای زەرەر و زیان. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆتایی پەیامەکەیدا دەڵێت هیوادارم ئەو لایەن و کەسانەی دەیانەوێت ڕیکلام و بانگەشە بۆ کەلوپەل و کاڵاکانیان بکەن ئەو پەڕی ڕازگۆیی و دڵسۆزی و دادگەری و ئەدەبە شەرعیەکان ڕەچاو بکەن و چاودێری خوا بەسەریانەوە ببینن بۆ ئەوەی خۆیان لە هەردوو تاوانی فریودانی خەڵک و بژێوی پەیداکردن بە شێوازی ناشەرعی بەدوور بگرن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.